محمد مامۆستا ها ڕاوەستێک دەکەم ولا محمد ولا وتسلت لو ياك بيدري دا تبريوا یەک دەکە مامۆستا حیاتم دە لێم گەرە با بپەڕ بۆ ولا محمد ولا محمد ولا کورە ڕاوە مامۆستا ڕاوە لە باوە ولا محمد بقريوا والله دبي بيوا دبي بقريوا هو خداي انا لا ددم ولا دي ولا نایمەوە بخوي لا ددم ولا دي کورە لەوە عینادی مامۆستا دە لێ گەرە بپەڕمەوە الله ئەکبەر ئەی بابا محمد بەڵێ مامۆستا باشا بيعمل او قادر ميلو تدرس كرايا ئەو قادرمە لەوەی دروستکرا تا شار پێ جوان بیتن شال بيجو ئادیۆ تا برێن شارەی مستەقەف قادرمەی عبوریان هەیە اخر اول لو يدرس كرايا حتى لسري ببريوا بلام كم عقلك وكو تو تيناغا خە مامۆستا فێریش نەکرامە بەخوای مامۆستا حیاتم ديسا باراي وفير نكرايا ئەخ فێر نەکرامە کاکە بان نو نەکردو بین وەڵەوانێ قەناعەت نەکەی إيه. ئەوە کاتی خۆی مامۆستا لەکن مەلعەبی إيه. ئەها فلکەی زەعیمیان پێدەگۆ کاتی خۆی ايه لەوێن دەر ئەوە کە بوو دسرێکی پەڕینەوەی هەبوو خاوەی و شەکەریش بی ئەگەر بەبییر بێ ساری هەشتایەکان عيلة بينما مامۆستا قادر عەتاری بابم لەگەوی دەڕۆیشتم بە پێیان ايه ئێ لە تەنیش جسرێ ڕاویستی بپەرتەوە کورە گوتم بابەوەتە قادرمەی پەڕینەوەی جسر العبور ايه ويا گوتی کورە دەبڕۆ ئی مستەقەفانە ايه مسقفة گوتی پێ لە زادەینێ گوت بە دوو دەخەی دەپەڕیەوە ايه کاکە دیتم قادر عەتاری و بابی ئەمش لەوی فێر بوومە دەچوو دەگەڕاوە ايه کاکە ئەو جارێ گوتی پێ لێ دەکوڕم کاکە سوور ڕۆیشتیم بە ناو زادەی کەتی ڕا لەو سەری پێشە سیارە خۆیان لە یەکدا أوه. ئەرێ وەڵڵا مامۆستا لە چاوی قادری عەتاری والله أمن لزي أو ساقانة بعمل دبايا حمو سيارة كان بيتساق كم چێ وەڵڵا خەرداریشی کردنەوە مامۆستا ئەو هەڕۆستا و دەگۆ خۆ ئەو زەمانی سایق نەمایە يعني هيش أو أنا ئەرێ خلاص بەخوای مامۆستا محمد أو زفير بتزار الشكا بس قادر مي دبي ببريو باشا مامۆستا ئەمن یەک عادەتم هەیە ئەو هەلۆ من ئاسانترە بەس بەخوای ئەوها سەلامەترە مامۆستا أيوة چ هذه خۆشە مامۆستا تەمەشاکە ئەو هەدلت دەبتەوە دڵ بە بن ئەو جسرەی دادی محمد إستاذ الزرر كرديا مامۆستا هیچم زەرەر نەکردیە بەڵام کەم مسەقەفی خۆمانە أي دەبی لە پەروەردەمان هەبیتن ئەمە لە زادەی نەپەڕینەوە زور بس ئەمە نییە دەبی لە سەفیەکی ابتیداییەوە و فێرمان بکەن داک و بابەکان فێرمان بکەن مامۆستا لە زادەی نەپەڕینەوە ئەدی ئەو جسرە لۆچی حیاتم